لە یاریەکانی خولی بژاردەی عێراق بۆ تۆپی بالا لە هۆڵی فەڕەنسا و هەیری هەولێر لە چوارەم یاری خۆی لە خولەکە میوانداری حەبانەی کرد. هەولێر بەهۆی ئەوەی لە یاریەکانی ڕابردوو سەرکەوتنی تۆمار نەکرد بوو، بارودۆخە خراپەکەی حەبانیەشی بە هەند وەرگرت و هەوڵی سەرکەوتنی دەدا. لە گەیمی یەکەم هەولێر کەمێک زەحمەتی بینی، بە ئەنجامی 25-21 پێشکەوت. لە گەیمی دووەم و سێم هەولێر ئاسانتر سەرکەوتنی تۆمار کرد، هەردوو گەیمی بە ئەنجامی 25 خاڵ بە 18 خاڵ لە حەبانیای بردەوە. دوای کۆتایی هاتنی یاریەکەش یاریزانانی هەولێر بەڵێنی ئەوەیاندا هەموو هەوڵێک بخەنەگەر تاوەکو بگەنە چوارگۆشەی زێڕین. ڕاهێنەری حەبانیەش هۆکاری شکستەکەی بۆ دابڕانی بەشێکی یاریزانە سەرچەکانی گەڕاندەوە. ئەوەی دەماویست کردمان یعنی کە پێرێ لەگەر یانەی شورتە دۆڕین بەڕاستی ئێمە منافسی یانەی شورتە نین چکە نۆ یاریزانی لە ڕێزی متەخەب عێراق یاری دەکاتن. ئێمە ناتوانین ئەو ئادایە پێشکەش بین کە ئەوە پێشکەشی دەکەن، هەموو خیبرە و ئەوەی منافسیان لەمە زیاترێ. یعنی چەند سارە لە ناو بتوڵینە ئەمە سار یعنی دەبەر وەزعی مادی ئەوشتانە، بەڵام نەخوا بە زیاد بێ ئەو سار واگەیان دوتوانە جێ. ئینشاءڵڵا بەیانیش هەم سێ نقطەی خاڵی یاریەکە بەدەست دێنین و لە مربع حزابي دەمان بینەوە إنشاءالله. نقول نادر أربيل مبروك نادر أربيل، فريق جيد يستحق الفوز. لو فريق مادة فريقنا يعاني من إصابات في اللاعبين، 3 لاعبين أساسيين ما حضروا معانا لأنهم مصابين، بضمهم المعد الأساسي. فريقنا يعاني من أزمة مالية حادة جدا، ومع هذا احنا صعودنا إلى دوري النخبة يعتبر إنجاز لنا. هذا الموسم الثالث في دوري النخبة، وإن شاء الله نقول القادم أفضل. لاعبينا عندنا مستويات جيدة، ولكن اليوم الحظ ما وفقنا. نقول إن شاء الله في المباراة القادمة عشان نقدم أفضل إن شاء الله. هەولێر بەم سەرکەوتنەی بەرامبەر حەبانیە بە یەکەم برنەوە ئاشنابوو لە خولەکە، خاڵەکانی بەرز کردەوە بۆ 5 خاڵ و ڕۆژی چوارشەممە جارێکی تر ڕوبەڕووی هەمانیانە دەبێتەوە وەکو یاریگای تیپی بەرامبەر. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.